من 8 من خوم خلقي عفرينة بس لحلب بو. ببوني خواندن اوشتانا وباوكم ببوني ايش لحلب بو بس مالمن و لقند جهبو تعفرين يعني للججناء تبو عفرين او عفرين بو او زيداري زيتون جي من هبو يعني موسمي زيتون ابي برون بو زيت بو اوشتانا يعني شندن هاتن هبو خواندن هندسة زراعية عند زياري زراعة طاوم نكردو ببوني شري سوريا 2 سال ما بو انجا هاتم بو ايرا ناتوانم تواب كردما بس 4 سال ما مصطبم لمكتبي قند لعفرين بس بعربي بيركاري خواندم دا منال لوي يعني هرب تطوعي يعني اوانا يعني دوایژێک هاتم بۆ ئێرە ببوونی زەواج پیاوەکەم لێرە بوو ناتوانانی بێتە بۆ عەفرین چونکی ئەو کاتە لە 2017 پێش ئەوە دەست پێ بکەیت ئێریشی تورکیا عەفرین و بینی عەفرین و شاری حەلەب جەیشی الحور نازانم هەگەر پێی ئەزانن یعنی ئەوەژی ئێریشێکی دائیمەی هەبوو یعنی بەردەوام بۆ حرب يعني دائما سینۆرەکە ئەگێرێت وأكريتوا أجيريت وأكريتوا يعني انتهت بو كردستان عراق زور بزحمتي جشتم بو إيرا بأو كاتا دوي أو ببينج مانك دسبيكر تركيا يعني إيريشي تواوي من دايكم باوكم نانكم هميا اللي يبون إما يعني أفرتي جني عفريني يعني لو يجي إيش ما زور يعني إيش زيتون ما عندك يعني إيش زور يعني زراعات ومنطقة زراعة عفرين يعني هر آويت يا هي زور يعني هموش خوشة أو يعني تربي خوش باشا يعني تيجي إنجا كاتي إيريشكي من كليربهم يعني باوكم أوانا تواصل من هبو لقاليان يعني زور زحمة بو تاقشتونا بو شوينكي توزي أماني هبي وهر أماني جنية چونك عربيج دستي كردون بدستي تركيا أو كاتا يعني تيجي ايه يعني خلق زور لسر ريقاي مرد اوي ناتواني چونك دائمي صلي هيا بيني انسان وبيني عرضي خوي عفرين بالتايباتي نازانم كايراي وايا بس كخومن عفرين بالتايباتي دائمين وكي دماري كتيا هيا تيجي ناتواني كاو كدور بولاوا يعني ابري مثلا ننكم 8 هشتبو ننكم زور يعني اوابو لقنت بألين مقابلة بوتيجي قابلة يعني كمنال بومبو كشوردني مردم بوم هيج عيبي يعني بو زور خلقي حزيلي بو كاتي ل عفرين كايريش كردن تركيا درچون لسر جاي مرد قلتي ناتوانم بروم ناتوانم دور بم او قصاياي اخر قصاي كرد انجا او كاتا عمري خواي كرد يعني زور كس وكي ننكم منال بو قوربون هميان يعني دا استا من خزم مهايا اللي استا الشهباء منطقة بيني حلب وعفرينة اتوانن بين لحلب بجين بس الله ناتوانم الله بوني عفرين نزيكا لإيما هرنا المخيمات بنكون ناتوانن إما اللي هر كسمن أو نبو يعني تو بالله والله عسكري زورت يابو أو عسكرية نو عفرين بو هربو أمان يعني بو يعني أمانات تيابي بس فقط يعني هيج دائمي شريا نذكر لقال كسيتر مثلا تركيا جي زور نزيكا مثلا قندي إم هر سينورة كي لأن تركيا يتلسر سينورة إنجا أو كاتا تركيا أو ديواري جي قرد ديواري كي زور قوري قرد أو كاتا يعني فصلي كرد إنجا نايتيا بيبلم يعني أول اللي يبو خلقي عفرين دائمي حس كرت خوي إيشكن يعني بيويستي بعربنا بيان بيويستي بو أو كاتاي شر زور كس عرب جي لناو عفريني هبو زور كسيش تا استجي كبرسياري أو عرب كلويا دانيش تبو أزاني چن خلقي عفرين چن أوي تيا هبو أوي بارستني عفرين ذكرت چن باش بون تيجي يعني زور أمان بو يعني دردوري خومن همو شر بو بس عفرين يعني يعني الشركي تيانبو هر اموش تيابو بهر زاني وهيج حصاري تيانبو 2011 لهمو سوريا دست بكرت ل 2012 و 13 و 14 دست بكرت بو حلب او منطقه نزديك عفرينه دست بكرت تأثيري بعفرين كنت بس طوزي كم چونكي خلقي عفرين خوي بارستان يعني خوي نهلاو كسبت بارستني خوي بكي خلقي خوي بارست لوي انجا كزحمتي زور ل 2017
دەست پێ کرد ئەو کاتە تورکیا دەستی دا بە منتیقەی لێ خۆمانای پێڵێن عەزاز ئەو منتیقە عەرەبی تیا هەیە شەڕ بەینی عەرەب و کورد بوون اینجا ئیستیغلالی کرد تورکیا ئەو کاتە کەوتی بەینی هەردووکیان کە کەتی بەینی هەردووکیان دەست پێ کرد بێ ئەوە ناوچی عەفرین 2018 دەست پێ کرد لە 21 2018 هەر بتەوە ئەوەل انفجاری تیا هەبوو هەر نزیکی گوندی خۆمان بۆشی یەکەم جار عەفرین خەڵکی خۆی پاراست خەڵکی خاڵخاپۆ بپارێزێت ئەبێ ئەوەی هەبێ قیادەی هەبێ ئەبێ سیلاحی هەبێت ئەوانە مثلا ئێستا گوندی خۆمان باسی گوندی خۆمانەکەم کە مثلا باوکم دایکم مثلا هەری کەس یعنی داوای ئەوە پارستنەت کرد یعنی بپارێزن هەمویان کە تورکیا دەست پێ کرد سینوورەکەی ئەوە گوندی خۆمان سینوورەکەی نزیکە گوندێکی بچووکی لە تانیشتی گوندی خۆمان هەیە سینوورەکەی بچووکە لەویا پێڵێن قەزیفێ نازام ساروخ چی پێڵێن قەسفی کرد قەسفی منتیقەی نزیکی خۆمان کرد قەسفی کرد خەڵک ترسای قەسفەکەی عشوائیە نازام کە پێڵێن قەسف هەیە مثلا عشوایی کە ئێریشەکەت نازانێت لە ئەچێتە کوێ ئەکەوێت اینجا ئەو خەڵکە یەکسەر ڕای کرد بۆ ئەو گوندانە دووری سینووری تورکیا توزێ لە ناو شاری عەفرین نزیکە اینجا ئەویا ینی ئەوە بوو ئێستا عەفرین هەموو زانن چی جیوازی عەفرین زەیتونە زەیتونی لە عەفرین هەیە لە شوێنی تر هەیە نییە اینجا زەیتونەکەیش زۆر بەتایبەتە تێگێ داری زەیتون زەیتەکەی زۆر تایبەتە یان دائیمی کە مثلا زەیتی ئیسپانی هەیە زەیتی ئیتالیا بە زەیتی عەفرین ئەڵێ بوو نەخۆشی اینجا زۆر شتی تیا هەیە ینی پێ ئەڵێم ینی زۆر زیراعەتە ئەو عەرزەی خۆی ئەگەر چی ئەوە بیکەتە ناو زیراعەت دەرەچێت ئەوی هەیە جەوی خۆشە تا ئێستاژی زەیتونەکەی ئەوانە هەموو دزین ینی ئەدزن لەوێ ئەوەی تیامەوە تێما یعنی دەرنەچوو ئەوەی دەرچوو قسمێکی لێ ئەچێتەنەوە بەس ئەوەی گەنج بێ ناتوانێت گەنجەکانی لە سووریا هەمویان یەکسەر کەس کە چی منتیقە بێ ئیبن بۆ حرب بۆ سجن هەر ئەوە ناتوانن مەترسی زۆر هەیە بۆ گەنج بۆ ئەوەی تەمەن هەمویان لەوێن کەسی تەمەن زۆر دەرنەچوون لە عەفرین ینی و گەڕاین دوایی گەڕاین بۆ عەفرین چونکە تورکیا ئەو مثلا ئەو جەیشی تیا هەیە عەرەب ناتوانێت ئەوەی تەمەن چی لێ بکێ زل هەیە ینی زەلیلەکەن بەس چی بکەن بەس گەنجەکانی یەکسەر زۆر کەسیژی ڕۆشتن و کەس نازانێ ئێستا لەکوێ ینی زۆر گەنج ڕۆشتنیان ئەڵێن ژن یعنی حیجاب و خۆت ئەزانن ئێمە عەفرین یعنی زۆر کەس ینی جلی خۆی اعتیادیە جلی ئەوە یەکسەر هەمویان ئەبێ جلی لەبێ ئەوە یەکسەر ئێشەکە یەکسەر لەسەر ژن بجلە دوایی ئەبێ نابێت ینی تێکەڵ بێت نابێت هیچ ینی ژن بچێتە دەرەوە بتەنیا ژن ئەبێ لەگەڵ مەحرەمی خۆی بێ ینی زۆر ئێژی بۆ ئەو شتانە ینی بۆ ژن بتایبەتی ینی جلی خۆی نابێ بتەنیا بچێتە دەرەوە نابێ لەگەڵ کەس قساکە ینی تێگی نابێ ئیشکێت ناو عەفرین مثلا هەموو شوێنەکەی هەیە مثلا ناوەکەی دەدەن مثلا من ئەو ناوە مثلا بیبە ئەمە مثلا سیلاحی هەبوو ئەمەی لەگەڵ ئەمە بوو تێگەی ینی تۆزێ فەسادی هەبوو یەکسەر سژنی هەبوو ئەوەی لە ناو خەستەخانە ئیشت کردن یەکسەر کە مەسەن لەوێ بوون یەکسەر ببوونە بۆ سژن هەموو ئەوەی خەستەخانەی ما لەبەر مثلەن ئەو بریندارانە نابێت ئەوەی کورد بێ لە عەفرین بوو ئیبن ژن بردنە سەحەفی هەموو زۆرترین سەحەفیین ژن بردن لە سژن بوو ئەوەی مناڵی هەیە ئەوەی وەزعی خراپە هاتی بۆ ئێرە ئەوەی ڕۆشتووە بۆ ئەڵمانیا ئەوەی مردووە لەسەر ڕێگە زۆر کەسەی ئەوەی قسمێکیژی هەیە ڕۆشتو بۆ شاری حەلەب قسمی تر گوتم بینی منتیقەی شەهبا پێ ئەڵێ منتیقەی بینی حەلەب و عەفرینە هەر ناتوان لە ئەو خاڵێ بوونی عەفرینیەت ناتوان لە ئەوە دەرچن هەر لەویا پارەستنەکەی ئەوەی پێشتر لە عەفرین بوو یارمەتی ئەوە نابێ بەڵێم ینی هەر کەس قسمێک ڕۆشتی بۆ شوێنێکی ینی بە زۆرترین کەس ینی پێڵێم ینی ڕۆبت لە تورکیانە کورد
لێرە هەر ببوونی ئیش ببوونی ژیان قورسە ناتوان لە سووریا بن خۆ ئێستاژی هەر ساڵ بە ساڵ ژیانی سووریا قورسترا بێ تایبەتی لەسەر کورد چونکە کورد لە عەرزی خۆ دەرچوو کورد تا ئێستا ناتوانێت بگەڕێتەوە بنیازن هەمویان بنیازم بڕۆم بۆ عەفرین من یەکەم کەس نیازم لە بڕۆم بۆ عەفرین باوکم تا ئێستا تەلەفۆنی بۆ ئەکەم ئەڵێم حەز دەکەم بڕۆم بۆ ئەویا بزان بە ماڵم چی لە هاتووە داری زەیتونم خۆمە چی لێ هاتووە بەس هەر ناچارن تورکیا تۆزێ زەحمەتە یەکشت پێ بڵێن ئێستا ئێمە لێرە لە سلێمانی کە تو یەکەم جاراتی گوتی عەفرین خۆشیان سلێمانی من بۆ دوونیجی هەر ئەو قسایە دونی لەگەڵ خزمم قسام کرد گوتی ئێمە لە تورکیان گوتم ئێمە من لە سلێمانی ئەوەی باشە لە سلێمانی ئێمە لە ناو کوردن ئێرە هەمویان کوردن ئێرە زمانی منە کە مرور کورد بێ یعنی مرور کوردە ئەسەیش کوردە ئیقامەت کوردە کە زمانی خۆ قساکی با سۆرانی بێت من عەفرینیم کورمانجی قساکەم سۆرانی هەر کوردیە هەر زۆر هەستی ئەوە نایکەم دائیمی پێڵێم هەستی دووربوون نایکەم بەس کە هەستی ذکرایات هەستی دایکم باوکم و ماڵی خۆمە طبعاً ئەوە شتێکی ژێوازە یان تێگێ بەس من تا ئێستا 6 ساڵ لێرەم عنجد يعني بخلق سليماني يعني زور يعني كسيان باشا هستي بإما نكردن إما جوازن إما كردنين هل التاكسي أتشم الله يكسر بزماني الله تو خلقي روج آفاي الله روج آبا الله سرسري خوما يعني هر باشن أو هستا زور من بينا كرد بس عفرين دائمي جوازة برشاوي هموما يعني كلا بتشن همو آخر الدنيا عفرين جوازة تشنكي ولاتي خومانا خاكي خومانا أما في ألان بلورية بالمكسرات إما شرسات في ألان مكسرات أما شعرية وهمون شرسات أما خل زور قبل شنك نڵێم سەد لە سەد هەنگوینیتیا هەیە توزە هەنگوینیتیا هەیە من مهندس زراعی کە کاتی هاتم بۆ ئێرە ئەبێ بچم بۆ ئیقامات خۆ تەسجیلکم ئەنە من خەڵکی سووریام هاتمە بۆ ئێرە گوتی تو ئەبێ حەزەکێ بخوێنێت حەزەکێ ئیشکێت بۆنی وەزعی خۆمان خۆ ئەزانێ ینی وەزعی خۆمان چۆن بوو گوتم نا حەز دەکەم ئیشکم من 5 ساڵ تقریبا ئەبێ بە 6 ساڵ لێرە ئیشەکەم لە شیرینی ئەوەژی خەڵکی سووریان بەس خەڵکی عەرەبن شامن 5 ساڵ ئیشەکەم لێ ئەوانە لە 2018 تا ئێستا ئەوە گوتم ئەوەی کە ئیشکێت بۆ خۆی ئیشەکە بۆ ماڵی خۆی چونکە ئێستا بۆ وەزای ئێستا ئەبێ ئیشکم بە یارمەتی پیاوەکەمە بم ئەوە بەس کە چی مثلا ئەمەوێت ینی ئەمەوێت دائیم ینی ئیش هەبێت خواندن هەبێت ینی کەش لە چ شوین بم ئەبێ خۆم ینی بەسمەیم تیا هەبێ ینی لێرەمە ئەبێ یارمەتی ئێرە بم عەفرین بم ئەبێ بچم یارمەتی عەفرین بم عەفرین چاک بوو حەز دەکەم بڕۆم طبعاً هەمومان حەز دەکەی بڕۆین بۆ شوێنی خۆی بۆ وڵاتی خۆی بەس ئێمە لێرەژیش بیر ناکەن ینی تێگێ ئەبێ لێرەژی بەسمەیمان هەبێت پێ بڵێن وەڵا هەوانە باش بوون ئەوەی شتی چاک بۆ ئێمە کردن سەقافەی خۆی باشترین بۆ ئێمە هێنا و پێشانی ئێمە کردن نەڵێن وەڵا باشە ڕۆشتن تێگێ حەزمان کرد لێرەژی باش بن بچن بۆ عەفرینیش بۆ مەشروع و شتانە ینی باش ینی ئێرەژی ئێمە زۆر شت بۆ ئێرە بردن تێگێ ینی کە لێرە چۆنە کە عادات و تەقالی زۆر شتی باش ئێمە هەر ئێستا کە ئێمە فێر بوون حتى زمانت من لەگەڵ دایکم قسە ئەکەم سوورانی تێکەڵەکەم ئەڵێ ئەوە چی قساک ئەڵم گوتم ئەمەنە قسە ئەکەن ئەوە فێر بوون حتى لە ماڵەوە لەگەڵ پیاوەکەم ئەمە زۆرترین بە سوورانی قسە ئەکەن فێر بوون حەز دەکەنجی ینی ئەتوانە قساکەم من عەرەبیژی فور قسە ئەکەم ئەوە ینی کورمانجیژی بادینیژ زانم بەس چونکە لە ئێمە لە ئەم وڵاتان ینی حەزمان لە وڵاتێکی ئەهەمەشی کوردن ئێستا هەلا ئەهەمشی ئێمە خۆمان کوردن هەموو شوێنەکە بچێت بۆ هەر 4 پارچەی کوردستان ئەبێ جیاوازی نەکەیت بینی خۆت و بینی ئەوەی وەڵا ئەمە سۆرانیە ئەمە بێت جیاوازی هەبێت نا ئەمە سۆرانیە بەس عەسڵی کووردە ئەوە تو خونی یەکە تو قەومیەتی یەکە تو هەمومان ئەمەوێت عەرزمان هەبێت کە چی بێت هەموو دنیا ئەبێ عەرزی ئێمە کورد هەبێت ینی بچم بۆ باکوور بچم بۆ باشوور بۆ ڕۆژهەڵات بۆ ڕۆژ ئاوا هەمومان یەکن ئەبێ دەست یەک بێت من هاتم بۆ ئێرە نابێت جیاوازی بکەم لەگەڵ ئەمە وەڵا خەڵکی سلێمانیە ئەوە خەڵکی تورکیا نا عەزم لێ نییە وەڵا خەڵکی کوردی تورکیا نا هەمومان ئەبێت دەستمان یەک بێ کە دەستمان یەک بێ ئەبێ بە هەموو شوێنێ هەموو ئیش
هەر لە ئیشک بێ لە خواردن بێ دەستی یەک بێت سەرکەوتن هەیە ئەبێ وا بێت خۆ هەموو ئێمە پێ ئەڵێن ئەبێ کە کورد دەستی یەک بێت کەس ناتوانێت بە کورد بجددی کە نازانم 2014 بوونان 2013 لە شنگال ئەو کاتە کورد هەموو هەردوو پارچەکەی ڕۆژئاوا و ئەوە یارمەتی یەک بوون و ئەزان پێشمەرگە لەگەڵ نازام حەزبێنی تر هەمویان بوو دەست بەیەک تا ئەتوانین بەردەمی داعش بۆستن خۆت ئەزانێ لە شنگال ئەفرینیش نەفسی یەکە کە هەمومان دەستمان بەیەک بێت یەک قووەتی دنیا ناتوانێت بەردەمی کورد بۆستێت چونکی کورد قەومیەتی زۆرە یعنی ئەو قەومیەتی ینی قویە یعنی